چۆن منارەیەک لە مزگەوتایە شاخی پیرەمەگرونیش ئەوە لەم منتیقەیە فەرموو با بەڕێکەویت من مناڵ بووم کە لەگەڵ باوکم هاتووە ئاهاتین چەند شەو ئەماینەوە لێسا ئێمە ئیشی سەرەکیمان دروستکردنی کتێبێکە بۆ ناوچە گرنگانی لە کوردستانە پێویستە بکرێن بە مەحمەیە ناوچەی پارێزراو یەک لەسەر شەشی ڕۆکی عێراق ئەکەوێتە پیرەمەگرونەوە ئەکەوێت ئەم شاخەوە لەگەڵ 130 جۆری لە باڵندەمان هەیە چیای پیرەمەگرون یەکێکە لە چیا بەرزەکانی باشووری کوردستان کە ئەکەوێتە 42 کیلۆمەتری ڕۆژئاوای شاری سلێمانیەوە. بەرزیەکە یەگاتە 2550 مەتر لە سەر و ڕووی دەریاوە. ئەکرێ بگوترێ لە شاخەکانی ناوچەی هەورامانیش بەرزترە. درێژی چیای پیرەمەگرون 40 کیلۆمەترە و لە ناوچەی سەرچنارەوە دەست پێکات تا ئەگاتە گوندی سوورداش. پانی شاخی پیرەمەگرون لە 2 بۆ 5 کیلۆمەترە واتە لە هەندێک شوێندا پانتاییەکەی ئەگاتە 5 کیلۆمەتر. هەروەها لە سێلاوە بە دۆڵی مێرگەپان و چەقچەق و دەشتەکانی پیرەمەگرون دەورە دراوە. کەمنین ئەو کەسانەی چیا و دۆڵ و کانی و لادیەکان بوون بە بەشێک لە ژیانیان و سروشت سەرتاپایانی داگیر کردووە و هەرگیز ناتوانن لەگەڵ دنیای تەکنەلۆژیا و جەنجاڵی شار ڕابێن و هەڵبکەن. مام اسماعیلی تەمەن 80 ساڵ یەکێکە لەو کەسانەی زۆربەی هەرە زۆری تەمەنی لەگەڵ چیا و سروشتی پیرەمەگرون و لە ناو دار و دەوەن و هەوا سازگارەکەی زێوێدا بەسەر بردووە و وەک خۆی ئەڵێت ئەو لە شەساغ و هێز و گورج و گۆڵیەی تا ئێستا بەم تەمەنەوە ماومە بەهی ئەو چیا و ئاو و هەوا و سروشتەیە زانم. وریای ماڕوونێرووی بن بە درێژایی دەیان ساڵە و بێمان دووبوون یان گوێدان بە ساردی و گەرمی کەش و هەوا مام اسماعیل پێداویستیەکانی گەشتەکەی ئەپێچێتەوە و ئەم جارەیان بە هاوڕێتی کاک نەجمەدین و دانا و ئەحمەد وەک کۆڵبەری ستافی فیلم ڕۆوچیای پیرەمەگرون ملی ڕێئەگرێتە بەر و بە هەمان چێژ و تا مزرۆی جارانیەوە هەنگاو بەرەو لووتکەی شاخەکە دەنێ. ئەوە گەروێ ئەوە ورچەڕێیە ئەوە ڕازە سەختەکانە ڕووی بەفری قزدار دەولوتەوە خزێ ئەبێ بە ڕووی گەورە لە مێرگەپان ناسمعید بەڵێ ئێستا ئەمە لە کونیشێک لە چۆچی کونیشێک لەودا سێبەرەکەەوە ئەوە ئا ئەی ئەمە کوێیە ئەوە شاخە ڕووخاوەش لێوە دەلامەتێتەوە حیوانی هەیە ئارەوەڵا ئێستا ئەم پێوەیەکی لە ئێمە ڕەویوە ئەم ئێستا ئەمە کوێ پێڵێن ئەمە ئەوە قەڵاگەیە قەڵاگە ئەی ئەمەیان ئەوە ورچەڕێیە وەختی خۆی زۆر ورج لەوێەوە هاتووە من بۆ خۆم ئەلەوێ کێلەکەیە بەیانیەک زوو لەسەر کێلەکەی بووم چوار ورچ هات ڕووی لە من نەکرد هاتن بۆ ئەو شوێنەی کە ئەچنە ناوی بۆ ئەوێ چوون من فەنگم پێ بوو لە کورگیا بووم بۆ حیوان چوار ورچاو ئەمان ڕوویان لە لای من نەکرد فەرموو با بەڕێکەویت فەرموو ئاسمعیل بەڵێ چەند سەعات کاگەینە شوێنی خۆی ئەم شەو ناتوانین بچینە سەرێ ناتوانین ئەوە سەختیە ئەی ڕێک کەرەکەمان هەتا کوێ کەرەکەمانە تاوەکو ئەوە پێڵێن کانی مەراژن باڵێ هەتا ئەوەیە
لەو لاوە ئەبێ بە پێ بڕۆی ڕێنیە ئەمە جێ چەند وەخت جێ ئیسراحەت ئەمەیە بمێنێتەوە ڕەنگە حیوان و شتیش لێ کوشتمێ لێرە بەڵێ بەلەمە کات شەڵتەکە هاتی زۆرە شانە زۆر نییە لەو شیوەوە هاتوومە خوارێ ئەو شیوە تاریکەیە ئەوێ ئەوە کونی وایە ئێرە ئەوێ ڕۆیە چوار فەرزە قسپلی وایە بۆ ئێمەی کورد بە درێژایی شۆڕش و خەباتە نەتەوەیی و نیشتیمانیەکانمان چیاکان سمبولی پشتیوانی بەردەوام بوون و لە هەموو کارەسات و نوشوستەکاندا ئەوەی هەمیشە پشت و پەنای کورد بۆ و پاراستوێتی چیاکان بوون. چەند وەخت ئەووا لە شاخوکیە و ماوینەتەوە لە زەمانەیەکە ئەم دێ ئێمەمووی لەو بن شاخانە بوو هەرخوا مەحفوظیە کرد باشمان بکە باشە دی حەزەکەی جارێ بەسە دیەکە لەکوێ کردێکە دێنە با حازریکی واتەمان سمار قوڵە ڕاش گورجی عەجیبی کۆرە بی بواە بۆ خوای توێ خەڵک کردووە لە پشت قەرستانە کولی ڕۆژێ یەکێک یان دوانی خوارد نیەتی ئەزانی پشت قەرستان بۆ بە چ دارستانێک و بۆ بەچی شەو ئەلەو دەروەوە چوومەوە بۆ سلێمانی لە گڕەزەردی پێڵێن لە پیسکەنیە ئەمگو خۆزگە لە هێلانە داڵێکی ئابووم بە فەرەنجیەکەوە لە سلێمانی نابوو الله ئەکبەر بەیانیز و بە جریوەی چۆلەکە و دەنگی باڵندەکان بە ئاگاهاتینەوە دەستمان کردەوە بە گەشتەکەمان و مەمسمایل بە هەمان تین و هێزی دوێنێەوە کەوتەوە پێشمان و وەکو ڕێنیشاندەر شوێنەکانی بە ئێمە و کۆڵبەرەکان دەناسان. لەلایەکی ترەوە کەسانێکی ترمان بینی کە ئەکادمیانە و زانستیانە عاشقی ئەو ناوچەیە بوون و کار لەسەر پاراستن و ناساندن و گرنگی خاک و سروشت و ژینگەی پیرەمەگرونەکەن. دوێنێ ڕاوچێکمان بینی ڕاستێکمان بینی ماسیەوەم بۆ کرد کە پێماوە ڕاوەکی وتی ئا هانە ئەحمەد ڕەزا ساڵی 1970 لەدایک بووە و ساڵی 2009 بڕوانامەی بەکالۆریۆسی لە بەشی بایۆلۆجی بەدەستهێناوە. دوای ناسینی ڕێکخراوی سروشتی عێراق هانا کار لەگەڵ ئەو ڕێکخراوە کات و پسپۆڕی هانا لەبارەی گیاندارە شیردەرەکان هۆیە. لەو لیستەیە کە داماناوە بۆ ناوچە پارێزراوەکان یەکەم شوێن نەبێت دووەم شوێنە بۆ ئەوەی ئێمە بیکەین داوا لە حکوومەتێریم بکەین بۆی بکرێتە ناوچێکی پارێزراو لەبەری تەنها لە ڕووی ئاژەڵەکانەوە دەوڵەمەند نییە لە ڕووی باڵندەکانەوە دەوڵەمەنە لە ڕووی ڕۆکەکانیشەوە دەوڵەمەنە جایەک شوێنمان هەیە لە کوردستانایەت لە هەرسێ پارێزگاکەی دهۆک و هەولێر و سلێمانی کە بکرێن بە ناوچەی پارێزراو کێمەڵ ئەڵین بیکەین بە ناوچەی پارێزراو مەبەسمان سیاچکردنی ئەو شوێنە نییە
بەڵکو کۆنتترۆلکردن و دانانی ئیداری تایبەت کەسی تایبەت پێویستمان بە ڕێنجەر ئەو کەسانن کە وەکو پێکاتون لە خەڵکی ناوچەکە خۆیان ئەتوانیت ڕایان بێنیت لەسەر چۆنێتی پاراستنی هەموو ینی ژینگەی شوێنەکە ئاژەڵ بێ یا ڕۆک بێت ڕێگرتنە بڕینەوەی دارستانەکان مەژنیە ئیشی تەنها پۆلیسی دارستان بێ بەڵکو لە خەڵکی سادەی ناوچەکە ئەتوانیت هەموو ئەوانە بە پێی ئیدارێکی تایبەت بیان هێنیت ئیش لەم شوێنەیە بکەن کە تەقەیەک بوو لەو شاخێ ئەبێ بچێ شوێنی ئەو تەقەیە ئەو زەلامە بە هەر شوێ بزانی چێ و لێی گەڕێ یان زەلامە گەچێ بۆ شاخێ ئەبێ بزانی چێ ئیتر بە شەو بە ڕۆژ ئیتر ئەوە لە تۆ مەسوولە ئەم لەسیان مەسوولە ئەم بناری پینەمەون لە بیرانە تاکو و زێ لە زێ دوان هەتا بۆ ئەو دیوێ بەس نەگەر من بکەن بڵێ من ڕاستیم و بشمکەن بە پۆلیسی دارستان ئەمە گۆلە گەورەی شاخی پیرەمەگرونە و ئەوە لووتکەکەیەتی کە لە کەرکووچیشەوە دیارە ئەمە گۆلە گەورەی شاخی پیرەمەگرونە و ئەوە لووتکەکەیەتی کە لە کەرکووچیشەوە دیارە لە سولێمانیەوە دیارە ڕنگووی مێرگەپان پێڵێن پاشکێل ئەو بەفرەی کە ئەچێ بۆ مێرگەپان لە لوتی ئەو شاخەوە ئەو لوتەی ئەو لاوە ئەوە دۆڕێکە ئەڕواتە خوارد جاران لە پیرەمەگرون بەفرێکی زۆرە باری و کۆبەوە کە دواتر وەکو ئەمبارێکی گرنگی ئاو سوودی لێوەرەگیرا و ئەبووە هۆی ژیاننەوەی کانیاوەکانی زێوێ و سەرچنار و دامێنی پیرەمەگرون بەڵام بەهۆی گۆڕانی کەش و هەوای جیهان کە کوردستانیشی گرتوێتەوە ئێستا ئەو بەفرە زۆرە پێش کاتی خۆی ئەچوێتەوە و ئەو سوودە زۆرەی جارانی لێ نابینرێ ئێستا گەر بچیتە سەرەوە چاڵە بەفری زۆر لێ چاڵە بەفرەکان ئەتوێتەوە چاڵی ئاویان دروست کردووە ئیتر ئەم جارە ئێمە لە بەرزی 2400 مەتر بینیمانن ئاخیر جارەگەر بزنمان بینی 28 لەسەر بەرزی لەکوێیت لە شەدەڵا گەر سەر کەوێت بەرزایەکە بەرزی تقریبا 2400 مەتر 2300 مەتر ئەوانە لە شوێنیش کەلی ماینەوە سێ شەو ماینەوە لە بەرزی 2483 مەتر بوو پاشەڕۆیان دیار بوو زۆر تازە بوو پاشەڕەکانیان هاتبوون بۆ ئەو خواردنەوە ئێمە لای چاڵە بەفرەکە مابووینەوە کۆمەڵێک گوندی زۆر بە قەتپاڵی چیای پیرەمەگرون و دەوروبەریەوەن کە لە ڕووی کشت و کاڵیەوە گرنگیەکی زۆری بۆ خەڵکی ناوچەکە و شوێنەکانی تر هەیە لە پێدەشتەکەوە بە گوندی هەناران دەست پێکات تا ئەگاتە گوندی سوورداش لە قەتپاڵی چیاکەدا یاڵان خۆست پیسکەنگی دارتوو داربەڕوو کانی مەنگم قەمەرتلی سۆکتە سوورگا هەرز دەکەم لەوێەوە لەو دی ئەو شاخەوە هەناران سێ هەناران لەسەر یەکە هەنارانە کۆن و هەنارانی سەر و خوار و قزلەر چۆخماخ بەو دیوێەوە بە هەر چواردەوری پیرەمەگرونە ئەوی من کوتم سەیرانگای زێوێ یەکێکە لە سەیرانگاکانی کوردستان کە ساڵانە خەڵکێکی زۆر لە گەلێک شوێنی کوردستان و عێراقەوە ڕووی تێەکەن لە پاڵ مەزاری پیرەمەگرون گۆڕێکی تر هەیە
زمانناس و مێژوونووسی کورد تۆفیق وەهبی بەگی تیادا نێژراوە. تۆفیق وەهبی بەگی کوڕی معروف محەممەد ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە و سەرەتا لە حوجرە و دواتر لە قوتابخانەی ڕوشدیە و ئامادەیی سوپا خوێندوێتی. ساڵی 1950 ڕووی کردوێتە وڵاتی بریتانیا و تا ڕۆژی مردنی 5/1/1984 لە لەندەن ژیاوە. دواتر لە سەروەسیەتی خۆی تەرمەکەی هێنراوەتەوە بۆ کوردستان و لە نزیک مەزاری پیرەمەگرون نێژراوە. تۆفیق وەهبی لە کتێبی ڕیحلە ئیلە الملة تاسڵوجەدا نووسیویەتی و دەڵێ پیرەمەگرون لە ناوی پیاوێکی ڕیشسپی بە تەمەنەوە هاتووە کە پیان وتووە پیر عومەر بیدرون، دواتر ئەم ناوە بووە بە پیرەمەگرون. زۆرێک پێیان وایە ئەم پیر عومەر بیدرونە لەوانەیە یەکێک بوو بێ لە پیاوچاک و خواپەرستەکانی ئاینی زەردەشتی، لەبەرەوەی لە دینی زەردەشتیدا پیاوانی خواپەرست و ڕابەری دینی بە پیر بانگ دەکرێن. میرخوری شارێکی کۆنە، وەختێکی بۆ من و کوڕێکم لەوێ بووین، مناڵیش بوو کوڕەکە، کوتی باوەوە سەرێکە، کوتم سەری چی؟ تەماشاکەم هەیکەلێکە، کەسی کە لەو دێی نەیدی بوو ئەم چەند وەختەی ئەو کوڕە بچکۆلەی من دیەوە، بۆ خۆشم دوو دراوم لێ دیوەتەوە تەسلیمی ئاساری کۆنم کردووە. ئێستاش هەموو وەخت یەکێکم پێیە، چەند داوایان لێ کردوم نەمماوە، هەر بردوومە بۆوێ. میرقولی ناوچەیەکی شوێنەواری و گرنگی پیرەمەگرونە و بە پێی لێکۆڵینەوەیەکی بەڕێوەبەرێتی شوێنەواری سلێمانی 1000 ساڵ بەر لە زاین شوێنێکی ئاوەدان بووە و ژیانی تیادا بووە. هەندێک لە پشکنەران پێیان وایە کەشتیەکەی نوح کە لە قورئانی پیرۆز و کتێبە ئاسمانیەکانی تردا باسی لێوەکراوە لەو ناوچەیە لەنگەری گرتووە و لەو شوێنەوە جارێکی تر ژیان دەستی پێکردوێتەوە. دوای ئەوەی بەڕێکەوت ئەو شوێنە دۆزرایەوە، دوای لێکۆڵینەوە سەرەتاییەکان دەرکەوت کە میرقولی ناوچەیەکی گرنگی کوردستانە. دوور نییە ئەگەر لێکۆڵینەوەی وردی لەبارەوە بکرێ، تێڕوانینمان بۆ بەشێکی مێژووی ناوچەکە گۆڕانکاری گەورەی بەسەردا بێت. بوونی چەندین ئەشکەوت و شوێنی مێژووی لەو ناوچەیە ناو ناوبانگی زیاتر و گەورەتری بەو شوێنە بەخشیوە، وەک ئەشکەوتی گەچکار کە یەکێکە لە گەورەترین ئەشکەوتەکانی کوردستان. هەروەها ئەشکەوتی جاسەنەش یەکێکە لەو شوێنانە کە ئەکەوێتە بناری چیای پیرەمەگرونەوە و بە دووری 50 کیلۆمەتر لە ڕۆژئاوای شاری سلێمانیەوەیە. ڕێکەوتی 1923 دوای ئەوەی هێزەکانی ئینگلیز هێرشەکەنە سەر شاری سلێمانی و حکوومەتەکەی شێخ مەحموودی حەفید، شێخ خۆی بەدەستەوە نایەت و ڕوو ئەکاتە ناوچەی سوورداش و ئەشکەوتی جاسەنە. دواتر چاپخانەیەک ئەبەنە ئەوێ و هەر لەوێ لە 28 سەی 1923 یەکەمین ژمارەی ڕۆژنامەی بانگی حەق بڵاوەکەنەوە. چیاکانی کوردستان بەهۆی بارانەوە داخوراون و ئەو شێوەیەیان وەرگرتووە کە ئێستا هەیەنە. بەردەکانی دەوروبەری چیای پیرەمەگرونیش بەهۆی بارانەوە دابڕاون لە دەشتی پیرەمەگرون و دۆڵی چەقچەق و دۆڵی مێرگەپان. بەردەکانی ئەو ناوچانە نەرمترن و بەهۆی بارانەوە زووتر تووشی داخوران بوون، بەڵام پێکهاتەی بەردی چیاکە زۆر قایمترە و زیاتر تایبەتمەندی ددانی مرۆڤی هەیە. ئەو بەردەی کە لە شاخی پیرەمەگرونی ئەمە پێڵێن قەمچوغە فۆرمێشن یاخو قەمچوغە بە ناوی گوندی قەمچوغۆ نێراوە، ئینگلیزەکان ناوێناوە وچۆتە بۆ بە کللیمەیەکی عالەمیش قەمچوغە فۆرمێشن لە هەموو عالەمە بەکارێم. ڕەڵەکەی بۆرە 80 میلیۆن ساڵ لەمەوە پێش ناوچەی کوردستان بەحرێک بووە، لەو بەحرا ئەو کلسە نیشتووە، بەڵام 20 میلیۆن ساڵ لەمەوە پێش منتقەی کوردستان بەرز بۆتەوە، کە بەرز بۆتەوە ئێستا بەهۆی وتمان داخورانەوە ئێستا شاخی پیرەمەگرون ئەو شێوەی ئێستا وەرگرتووە.
حکوومەتی هەرێم بە تەمایە جادەیەک لە هەر لە سەرەتای بناری شاخەکەەوە لێ بە هەتا سەلوتەکە مێکێکە لە گەورەترین مەترسیەکان بۆ سەر شاخی پیرمەگرون لە بروی شاخی پیرمەگرون بەو سەختیەوە هێشتا ڕاوچی ئەتوانن بە ئاسانی ڕاو بکەن هێشتا خەڵک ئەتوانێت بە ئاسانی بێتە سەرە و دارستانەکان ببرێتەوە ئەگەر لە ئێستا سیرکەی سەر شاخەکەوای لێ هاتوو کە ینی بە تەواوی دەستی مرۆڤی پێوەیە خۆی ئاساییە مرۆڤ بتوانێت بچێتە سەرەوە گەشتیاری ئەتوانرێت سوودی لێ ببێنرێ بەڵام هەمیشە دروستکردنی جادە لەیانی جادە مەترسی خۆی هەیە چونکە ئەو ئاژەڵانی کە لەو ناوچەیان بەهۆی ڕێگەوە ئەگەر سیارەی بۆ بڕوە ئەگەری ینی سیارە لەیان زۆر زۆرە بێ ئاژەڵ دوورەکەوێتە لەو ناچانە زۆربوونی گەشتیاری یان خەڵک هاتوچی خەڵک بۆ ناوچانەیە ئەوانە هەموو مەترسی هەیە بە تایبەتی لە دیوی مێرگەپان لەبەر ئێستا گەشتیاری زۆر لێیە پاشەڕۆ و خاشاک ئەوانە زۆر بڵاوەکەنەوە فرۆشتنی زەوی کشت و کاڵی ئەو ناوچەیە یەکێکی ترە لە مەترسیە گەورەکان ئەو دیاردەیە لە ساڵی 2005دا زۆرتر دەستی پێکرد و پەرەیسەند تا ئێستا زیاد لە 6,000 دۆنم زەوی لەو ناوچەیە فرۆشراوە مەترسی فرۆشتنی ئەو زەویانە لەوەدایە جگەلەوەی زیان بە بەرووبوومی کشت و کاڵی و سەرچاوەی ژیانی زیندەوەر و گیاندارانی ئەو ناوچەیە گێنێ لە هەمان کاتدا ئەو شوێنە لە موڵکی گشتیەوە ئەبێ بە موڵکی چەند دەوڵەمەندێک لەبری ئەوەی بکرێ بە شوێنێکی گەورەی گەشتیاری بۆ هەمووان ئەبێتە جێی حەوانەوە و پشووی چەند کەسێکی کەم ئێستا بەشی زۆری ئەو زەویانە تەلبەند کراون و لە پانتایی چەند دۆنمێکدا تەنها چەند ژوورێکی کەم دروست کراون و جارجارە خاوەنەکانیان ڕویان تێەکەن ئەو تەلبەندکردن و داگیرکاریە بە جۆرێکی خێرا تەشە ناکات کەسانێک دەستیان کردووە بە فرۆشتن و ڕنینی چیاکە و هێندەی نەماوە تەواوی چیاکەش بفرۆشرێت کێشێکی تر هەیە ئێستا زۆر بە ئاسانی خەڵکی خۆمان مەڕووماڵاتەکانیانە بنە سەرەوە ئەوەش زۆر تەسیری هەیە چکە ئێستا ئەگەر لە کاتی بە تایبەتی کاتی کەڵە هەرزابێت کەڵە هەرز خۆمان بە کوردی پێڵین کاتی جوودبوونە لەبەرەوە ینی زۆر ئەگەری زۆر زۆرە ئەگەر ماڵات لەوێ بن بەرێکەوتن ڕووبات زۆر جار لەبەرەوە ینی لە ڕووی جیناتیشەوە مەغەڵەتە من شوانم بینیوەڵێ ینی بزنی کێوی لەگەڵ مەڵاتەکانی ئەوە جوود بووە لە کاتی کاڵە هەرزا ناوچەی پیرەمەگرون لە جۆری ئەو باڵندە و گیاندارانەی تیاژین ناوچێکی دەوڵەمەندە و گەلێک جۆری باڵندە و گیاندار لەو ناوچەیەدا هەن کە زۆر دەگمەنن بەڵام بەهۆی ڕاوکردنی بەردەوامیانەوە زۆرێک لەو باڵندە و گیاندارانە خەریکە نامێنن ئێستا لە شاخی پیرەمەگرون زۆر ئاژە ڕاوکردن یەکێک لەوانە بزنی کێوەکانن کەروێشکن باڵندە و تەنانەت ڕێوی و چەقەڵیش خەڵکی خۆمان زۆر بەیان ڕاویانەکەن راو مەراقە منە هیچ استفادێکی نیت ئەوەی بڕاوش بە هەر ڕسکی سوارە عمل نایە بەس مەراقەی کەی برایەوە ئەگە من ئێستا خۆی ساڵی سێ جارێ لێم ساڵێ بۆ ڕێوازکە ڕێواز پێگەی ئەچم و خەزوان پێگەی ئەچم و بۆ ڕاو حیوانی وەختی تێبەربوونێم ساڵ بەس بە ڕاوە دربین چوم بۆ ڕاوی ئەوەی نەچوم بیکوژم مەمنوعە باڵنگە کەم بووە حیوانەکێوی چووکنە سەیر ناکەم نایزانم دەمێکە سەیرم نەکردووە بێتە باوەشمەوە حەقم نێوە سەریەوە هەر بێتە باوەشمەوە چووکنە من تۆبم لەسەر دەستی خوای تەعالایە کرد و ناشی کرد
حافظ واتان لەگەڵ خوا حافظ لا برۆدە حافظ بە ئامانەتی خوابی